نزیکەی دا 15 ڕۆژ دەبی ئێمە زلی دستانەمان هەرگرتوێتەوە ئێستا جلەکانمان دەستمان بە هاوینی کردووە جلەکانیشمان ئەوروپی و مارکەنە خەرک دێ سەردانی دەکات جلەکانیشمان لە ڕووی نرخەوەش هەرزانە. وەفتەیە بازار کرایتەوە مەوسم گۆڕایە و جلی هاوینی دەفرۆشین زیاتر خەڵکەشە ڕووی لە بازاری نەگەی کردێ بە حکومیەوەی هەرزانە زلکانیشمان برێ لە ڕووی سعرەوە زۆر هەرزانە بە بەراو لەگەڵ بازارەکانی دی ساتی شێرمان هەیە بە 3000 لەوانەیە لە بازاری گەورە بە 10,000 بە 15,000 بی یعنی زۆر سوود دەبەخشی بە سینی هەژار و خەڵکە. زیاتر خەڵک ڕووی لە جلکی هاوینی کردیا مۆسمی هاوینەیە زیاتر خەڵک ڕووی سینی هەژارە ڕووی لە بازار کردا بازار کراوەتە قەڵباڵغ عیبینە. حطينا هالبرم وزبري بيجي ظالم بري 20 صاله افسوك هي افسوك يعني معروف القام شلوده بسوكا كويه ناب عربه كرمانجه تدري المحافظات السوريه تنين سوق الا ام سوكا كويه اري مع سوكا كويه وقهوه صليب الرحمه خذ اللي بري تقريبا بيهم اول قصير القام شلوده بشتي على راسها اري ساعتك دبي حتى بخاراوي دركبي ويا دوا وقت كهربنا بيجي ام غازي استعمال تكنج بو قوم بالحقين وروج بروج صنعتي مجي ونضاد بيج بر كهربانينا ونل التارابي وسوق يجي قالك كي ماسك كيدا وقوم ولد خراد بيجي شغل سكني. I'm a member of the European Parliament and yet again running for the European Parliament as top of the list here in Brandenburg. It's in focus in Europe right now because we are at the crossroads that we keep that Europe united and we keep it as a liberal place, as a place for the minorities, for the liberal freedoms, the rule of law. So the main principles of Europe should be kept. Ja, das kriegen wir. Darf man natürlich weiter stehen. Das ist aber unfair. Ich bin hier in Potsdam geboren und bin Stadtverordneter hier in der Stadt, in der kommunalen Vertretung. Für uns ist wichtig der Klimaschutz. Wir haben einen Klimawandel. Und wir haben die Situation, dass wir sehr viel CO2 ausstoßen und NO3, also alles leider Giftstoffe, die die Menschen zu sich nehmen und dabei wird man krank. Control.